کۆبوونەوەکە خۆی لە سێ بڕگایە دەبینێتەوە. تەمان بەرگەی یەکەمی بریتی بوو لە دەنگدان لەسەر سێ پاڵێودا بۆ بەڕێوەبەری گشتی ئەوقاف و کاروباری ئاینی پارێزگای سلێمانی کە لەسەر پشتی بزوتنەوەی گۆڕان بوو و دەنگ لەسەر هەر سێ پاڵێوراوەکە درا و بڕگەی دووەم بریتی بوو لە دەنگدان لەسەر پەسەندکردنی مەرج و ڕێنمایەکانی TOR لە ناوەندی شاری سلێمانی کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بە سوپاس و دەستخۆشیەوە کە قایمقامێتی ناوەندی سلێمانی پرۆژەکەی ئامادە کردبوو و دوایتر پرۆژەکەی نردبوو بۆ پارێزگای سلێمانی، بەڵام بەداخەوە هەڵەیەک لە نووسراوەکەی پارێزگای سلێمانی بوو پارێزگای سلێمانی دەبوو ڕاستەخۆ ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکە ئاراستەی وەزارەتی کشتتوکاڵی کردبوو، بەڵام بە سیغەیە کە ئەوان گوایە پەسەندیان کردو، بەڵام لە ڕاستیدا بەبێ پەسەندکردنی ئەنجومەنی پارێزگا نابێت. پرۆژەکە چووە ناو بڵین کۆبوونەوەکە و دەنگمان لەسەرداوە. ئەمەم پرۆژەیەکی گرنگە بۆ پاراستنی تەواوی سیمای کەلتوری و کەلەپوری هەموو خانۆ کۆنەکان و گەڕەکە کۆنەکانی پارێزگای سلێمانیە. بڕگەی سێمی بریتی بوو لە گفتوگۆکردن لەسەر بابەتی وشکە ساڵی و کەم ئاوی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی جارێکتر جەختمان کردەوە بڕیارماندا کە پشتیوانی لەو راپۆرتەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بکەین و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵیش پشتیوانی لەو یادداشتەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکە بۆ کەمکردنەوەی وشکە ساڵی و هەروە چارەسەری گرفتەکانی کەمئاوی بە شێوەیەکی گشتی لە کۆی سنووری هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ ئێمە لە سنووری دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی.